لە یەکێک لە یاریەکانی قۆناغی یەکەمی جامی عێراق هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری میوانداری سامەڕای کرد. کوڕانی شاری قەڵاو منارە لە سەرەتاوە باشتر دەرکەوتن و بە چەند شێوازێک و بە چەند هێرشێک فشاری تەواویان خستە سەر گۆڵی میوانەکەیان، بەڵام گۆڵ تۆمارکردن دواکەوت بۆ خولەکی کۆتایی نیوە یەکەم و بە ئەسیستی شێرکۆ کەریم کۆڵن ئەندەرسۆنی جامایکی بربەستی یەکسانی شکاند و هەولێری لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. لا نیوەی دوم دوای تێپەڕبوونی دەخولێک ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. یوسف بن سۆدەی تونوسی بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ هەولێر کردە دوو هێندە. لە ئەخولەکی هەفتاویەک شێرکۆ کەریم گۆڵێکی جیهانی تۆمار کرد و هەولێری کردە خاوەنی گۆڵی سێم و دڵنیاتری کردەوە لە سەرکەوتن. لە ئەخولەکی 86 ئوسامە ڕەشید دوای 74 ڕۆژ دابڕان لە یاریگاکان بەهۆی پێکانەوە هاتەوە نێو یاریگا و لە شوێنی ئەرکان ئەمیر یاری کرد. بەر لە کۆتایی هاتنی یاریەکە و لە ئەخولەکی 91 ناوبشوان لێدانێکی سزای بۆ سامەڕای میوان ئەژمار کرد. عادل سەنەد بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵ یەکەمی بۆ سامەڕا تۆمار کرد، بەڵام ئەم گۆڵە کاریگەری لەسەر ئەنجام یاریەکە دروست نەکرد و یاری بە سەرکەوتنی هەولێر کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر خۆی گەیاندە قۆناغی دووەمی جامەکە و ڕۆژی هەینی تیروپشتی بۆ دەکرێت تاوەکو بزاندرێت دەکەوێتە بەرامبەر چ تیپێک و هەفتەی داهاتووش یاریەکە ئەنجام دەدرێت، یانی سامەڕاش ماڵ ئاوایی کرد. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.